الله أكبر. ئەمساڵیش مسلمانانی جیهان جەژنی ڕەمەزانیان کردە مەراسیمی نوێبوونەوە و برایەتی نێوان مسلمانان و بوونەیەک جەستە. لەو چوارچەوەیەدا دەیان هەزار مسلمان بۆ یەکەم جار لە دوای 87 ساڵ لە مزگەوتی ئایا سۆفیا لە ئەستەمبوڵی تورکیا نوێژی جەژنیان ئەنجامدا کە وتاربێژی مزگەوت باسی لە بارودۆخی ئێستای مسلمانانی جیهان بەگشتی و مسلمانانی فەلەستین بە تایبەتی کرد. هەروەها دوای 29 ساڵ و پاش ئازادبوونی لە داگیرکاری ئەرمینیا نوێژی جەژن لە مزگەوتی شوشە لە هەرێمی قەرەباغی ئازربایجان بەڕێوە چوو. مزگەوتی ئەمەویش لە مووسڵ لە دیاترینی ئەو مزگەوتانە بوو کە نوێژی جەژنی لێ ئەنجامدرا پاشەوەی لە سەردەستی داعش شوێران کرابوو. مزگەوتی ئەمەوی بە میراتێکی مێژوویی ئەژمار دەکرێت کە لە سەردەمی خەلیفەی ڕاشیدین عومەری کوڕی خەتاب بنیاد نراوە. نوێشکردن لە مزگەوتی ئەقساش لە دیارترینی ئەو مەراسیمانە بوو کە سەرنجی جیهانی بۆ لای خۆی ڕاکێشا بەوەی 100,000 هاوڵاتی فەلەستینی لە گۆڕەپانەکانی مزگەوتەکە و لە کوچە و کۆڵانە وێرانکراوەکان و لەسەر دار و پەردووی خانۆ ڕووخاوەکان نوێژی جەژنیان ئەنجامدا و دواتریش نوێژی مردویان بەغائب بۆ شەهیدانی چەند ڕۆژی ڕابردوو بەڕێوە برد. چینیش کە خاوەنی 21 ملیۆن مسلمانە و زۆڵم و زۆریان لەسەرا لە پەکینی پایتەخت مەراسیمی نوێژی جەژنیان لە ژێر چاودێریکی توندی ئەمنی بەڕێوە برد. لە بەشێک لە وڵاتان هاوکاتی نوێژی جەژن دوعا بۆ سەرکەوتنی مسلمانانی فەلەستین کرا. یەکێک لەو وڵاتانەی بەم شێوەیە مەراسیمەکەیان بەڕێوە برد ئوردن بوو کە لە دەرەوەی مزگەوتەکان بە دروشمی جەژنمان سەرکەوتنی ئەقسایە مەراسیمەکەیان ئەنجامدا. هەروەها لە وڵاتی ئێران پاش نوێژی جەژن لە تارانی پایتەخت و شارەکانی دیکە خۆپیشاندانی پشگیریان بۆ گەلی فەلەستین بەڕێوە برد. وڵاتی پاکستانیش لەگەڵ نوێشکردندا پشتیوانی خۆیان بۆ زوڵم لێکراوانی کەرتی غەزە و کەناری ڕۆژئاوا دەربڕی. لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش مەراسیمی جەژن پڕ بوو لە شادی و بەتامەزرۆییەوە پێشوازی لێکرا. لەو چوارچێوەیەدا لە کۆپنهاگنی دانیمارک بە پابەندبوونی ڕێنمایە تەندروستەکان و لە ئۆکرانیا لەسەر شەقامەکان و بەدابەشکردنی شیرینی و خواردن مەراسیمەکان بەردەوام بوون. لە زۆر جیاش بەهۆی پڕبوونی مزگەوتەکانەوە هاوڵاتیان لەسەر شەقامەکان نوێژیان کرد. لەندەنی پایتەختی بریتانیاش بێبەش نەبوو لە بەڕێوەچوونی ئەو مەراسیمە. ڕووسیا جیاوازە ساڵانی ڕابردوو کە زۆر قەرەباڵغ بوو. ئەمساڵ بەهۆی مەترسیەکانی کۆرۆنا و مزگەوتەکان تا ڕادەیەک چۆڵ بوون. بەڵام ئەسووبیا جیاوازتر لە ڕووسیا بە قەرەباڵغی بە دروشمی مافی خۆمانە سەدی نەهزە پڕ بکەینەوە. لە ئەدیس ئەبابا جەژنیان ڕازاندەوە. لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش مزگەوتەکانی واشنتنی پایتەخت و شارەکانی دیکە کارنەڤاڵی جەژنیان ڕازاوەتر کرد کە هەموو ئەم بەدەمهاتن و تامەزرۆیانەش بۆ گەشەی ئاینی ئیسلام دەگەڕێتەوە لەو وڵاتانە و بە پابەندیان بە بەرنامەی ئیسلامەوە دڵی مسلمانیانیان لە جیهان خۆش کرد.